ئەمشەو ئەنجومەنی سۆرانیەکەتی ئافرەتانی کوردستان هەڵساوە بە کردنەوەی پیشانگایەکی کاری دەستی بۆ ئەو خانمانێک کە توانای کارکردنیان هەیە لەو بوارە بۆ فرۆشتن و کاڵاکانیان و ئارزکردنیان و هەروەها بۆ ئەوەی توانای ئافرەتانمان بە دەربخەین. هەمووی کاری جلوبەرجی ئافرەتانە ئی منداڵانە کە زیاتر بە پێویستمان زانی جلوبەرجی منداڵ ئامادە بکەین کە زیاتر ئافرەتانمان لە کاتی جێژنی ڕەمەزان و قوربان زیاتر بەرە بە منداڵ ئەدرێ زۆر بەرە بە خۆیان نادەن بۆی ئەمە بە پێویستمان زانی کە جلوبەرجی منداڵ ئامادە بکەین لە جێژنەدا و لە پێشەنگادا ئەمە. شيماء عزيز آورین صالح خلا مثلا خلا درواره بو بازار و جام مبسوط داری که بس راستی بو مگل کلا و ایدی که پیش کش که ام دست خوشی است میانه کن دوباره و دست خوشی همه کارمند بده یعنی ما سه جورت خلای دکن دویت ایکا هوار هاتنا دست بکیه و دوجیت درواره بون اسیویت کم اوان افراد آور که دانا باورنامه توانایه خیر ببین که تشتاکی بخصوص باید مالت خدا کار کرد داشته دهات یکی دست خدا بینن زیو چند مارکیشی هەیە ئیتالی هەیە تایلەندی هەیە بڵغاری هەیە لەگەڵ تورکی دەربارەی خواستەکەی لەسەر زیو خراپ نییە یعنی ڕۆژانە لەخوا بەجێ بەشی خۆمان دەفرۆشین خەڵک وردە وردە تەڵەبی دەکات هەیە بۆ بڵین بۆ دیاری دەی بە بۆ خۆی دەیکرێت بەکاری دێنێ ڕۆژانە خەڵکانێک سەردارمان دەکەن. زیو لەم کاتەیە زیاتر تەڵەبی زۆر لەسرە و خەڵک بەڕاستی زۆر بەکاری دێنێت و شتێکی زۆر جوانە و ڕاستی ئێستا خێریکە زیو جێی زێڕ بگرێتەوە و گەنج زیاتر حەزی لە دەست بەندە و ملە و مستی لێ و ئیتر ئەم بابەتانەیە ڕاستی گەنج وەکو زیو.